دم باش مشتو مرو دبیت جبو دستنشان کرنا کاندیدان جبو هالبجاتین سروکاتیا امریکا ل 2024 دست پی کرنا یکم برک راوستاندنا بر بجیرین کماری گرم بو هفدم تاوانبار کرنا سروکی بری امریکا دونالد ترامپ د 4 کیسین جدا دا ترامپ کو پیشنگ لیستا وان بر بجیرین کماریانا ل دبیتا یکم آماده نبو دبش دوام ای برنامه چاوی واشنطن دا امی وی مجاره بشارزای کی سیاستین پارتیا کماری را گوتو بیش بکن لی دبشی یکم دا من میوانک دی هیا بر پرسکی بری حکمت امریکی بو وکا رکخری دیجی تیروری لوزارت درو و بالیوز لوزارت درو امریکی بو کارن تیروری کار کریا امی جوی بپرسین که چندی گفا کمالن تیروریستی بتایبت داعش لسر جیهانی مایا بخیر هاتن شعبي واشنطن از داخل شامو هيفيا دمك بسود مفا جوارا دخازم جارك هذه بخير هاتن شعبي واشنطن رایدار نتوین یگرتی هوشداری دان انجمن آسایش نتوین یگرتی کو رخصتیا دولت اسلامی داعش و کومالن گریدایوی بردوام گفین جدی درست دکن نهاجی او رخصتینا و نیازا ایریشانجی هیا د کنفرانس کی تایبت داجبو اندام انجمنی نتوین یگرتی ل 25 ماهشت تباخی بری چند روزان ولادیمیر فورونکوف جگری سکرتری گشتی اوفیسا بر هنگاربونا تیرور لنتوین ایگرتی گوت رخستین تیرورست هشتا هرشای جدینا لسر وان ولاتو دفرین کو شرو کشلی هنا داعش و گروپ نگریدایوی لحرم ناکوک و ولاتین جیران مترسیه که جدیا بردوام دسپینن لآستا مترسیه لحرم بپفچون کیمه اف آنالیزه تفلهوی چارچوه تایبت و دینامیکیا کو اف گروپ چاوا تفدگرن و پیش فدچن و باندورا وان لسر آشتی و اولهی ناونتوی چیه نشان ده چند اف گف مزنن چما هطانها داعش چالاک بتایبت لسوریا و لعراقی جی حولین امریکا و جواکا نفتوی دی شر داعش دا دی چه قناغدنه افسرکی بری یه حکمت امریکی کج سالا 2017 تا 2021 وکر خری و بالیوزی حول دجا تیروری کار کریا و او پیشوانیری تایبتی هف پیمانیا جناف برنا داعشی بو لوزارت دروا یا امریکی نها او شارزای سازیا اطلانتیک کانسلا لیور لواشنطن انتونی سیلز زور سپاس جبو دمیوا بخیر هاتن دنگ امریکا دخواست بزانم باوریا و چیه لسر گوتنا نتوینی گرتی مثلا شر دیجیتوری داد لوان روجان از باور دکم گله کرون و آشکرای کو داعش هشتا گفه لسر امریکا لسر جهان روشاوا لسر هرما کنداوی و براستی لسر همو جهانی دوی اموی خلطیه نکن و هزر بکن کو ارد و دورن بناو خلافت اسلامی هاتیش ناو برن بری چند سالان ماناوی او کو گفه داعش در باز بویه داعش کتیه لبداوی نهاتیه و دما تو بری خوب بده نقشا افریقا و دما تو بری خوب بده چالاکین تروریستی عراق و سوریه دبینی کو داعش او دولت بناو خلافت نینه لوی حتی نها شیان هیا شری بکد و شیان خوین رشتن هنه شیان پکینانا تندو تیجیان لسر آستکی برفره هیا بنمونه لافغانستان گروپا خوجهی یا سر به داعش و بناو ولایت اسلامی لخراسان لدو سال بوری بر بسیار بوجه 400 هرشان و کشتن 2000 کسان لافغانستان و حتی لپاکستان هفت نور گفا داعش گلک مزنه دوید امریکا و حوالبند نوی بردام لسر دانان فشار لداعش و گروپن گریدای و لسرانسری جهانه لوی دمی بگشتی چاپ لسرگفن چینه لسرگفن روسیایه اول نبوه واتیته که مزناهی خطر آوان دو نیارن امریکا و حوالبند نوی دوره لدوی چاوه ما لسر داعشه به چونکو اگر مره دا داعش گشه بکه بی برسینگه و ورگرتن او ده دلیوه بینه پتر تندو تیجیه و خون رشتن درست بکه تو چه دویج لسر ایریش نهال او داعش دکن لگرک جهان تایبه جد سوریه دا چند او خطرن
از باور دکم دوی ام هر دم هزرا داعش د عراق و سوریه دا بکین. جارا یکم لویره داعش سر هلدا و لوی داره او بو دیاردکا جهانی. بری کو چند کومالین هفسوزین وی لافریقا و افغانستان و باشور روشالات آسیا درز ببن آسه گهن وی لعراق و سوریه دابون. هرچند داعش چه جعرد وان ولاتا نگرتیه لوی هشتا بصدان اگر نه به هزاران شروان هنه و هشتا چک دست دایه. هشتا خلک هفسوزن وی هنه. افجا ام دبینین شروان داعش ایرشان دکن سر کردن عراق وکو بردوامی کار وان دکری. همان کشتن کاری داعش دکری دم دامزراندنا کیان بناو خلافته. افجا جبر کو داعش ایدی کنترول اردنا که معناوی نه اوکو او ایدی نه خطره او خطره کامازنه لسر خلک عراق و سوریه و خطره که لسر کماهین اولی و نجادی لحرمه دوید ام بردوام فشار لسر بهلین. بری چند روزان بری چند هفتیان بیروریان نهی آسال بگرا ایرشا داعش بولستر شنگالی هر جارك اف بيروريتي كرن يعني اف رجال بيرامتي بسياركتي بيرامه قالوا شيانا ريغرتني لإيريشن داعش هبو يعني بتاعي بجي قالك جيان ديزانيكو او كومالا الودري هاي الوي هريمي هاي وخليك داخوا آماده دكا. باشه تشتی هر گرین کو ام دکاریم بکین دما بحثی بازار وره لسر داعش و تاوان نوی لدیجی سویلان و مدنیان انجام داین او ام ریگریه لدو باربون آوان بکرین. دوید قربانیان وان تاوانان ورن چاره سر کرن دوید عدالت برقرار به. لیجه هر تشتکی گرنگتر او ام پشراز بین کو ایدی داعش او شیانه نینه جارکادی لپیش روژ تاوانان لدیجی مدنیان بگناه انجام بده دوی ریگری ارک پیشین به. از باور دکم صدم کو ام ندوی قناغه دابون کو ریگری لتاوانکاریان بری لدیجی مدنیان لشنگال و لجهندی بگرین او بوچون کو امریکا لسال 2011 هزین خوش عراق فکشاندن. ما هزر دکر کو ارک مجب جبو لی براستی ارک مجب جه نبو. دیار بو کو دما امریکا هزین خوش ولاتن لاواز ولاتن کو شر و هفچون تداوتن دو تیجی تداوت کشینه والاهی پیدا دبه و یک تشتی کو گروپن تروریست باش دزانه او چاواوی والاهی پر بکه دوید اموی شاشتیه دوباره نکین. دنویسین خدا بری چند سالان و بسیار کردی و گوتنا تافید بیامد اینه و که بسیار دکه کابوچ حکومت هنگ جاران دستین خواه گرتی یعنی گری دا دمجاره اپراسیونین آسایشان اجتماعی دا به باوری آوا شر داعش دویر چارچوبه دا بو. از باور دکم یا کل سال 2011 و سالن به دورا پشتی وکیشان هزین امریکا قومی او بو داعش خو بشوی که مدرن دامزراند و ام پی حساین و پی آگادار بون. داعش شیا در فتح جوالاهی اولکاری ورگره جبر چند اگران. لسردم ریوبریا اوباما امریکا خواست را گهینه کو ارکویل عراق جبه جبو. افجا به چه صدمین سیاسی یا نافخوی یا جبر اولهیین جیوپولیتیکن جدا جدا کو لسر کوش تاسپی هاتین سپاندن. براستی گلک فاکتر هبون جبو و بریاره لی یک تشت هیا آشکرا یا حاشا لینا ایتا کرد. دما امریکا هزین خوش عراق درخستین و عراق جه قدر و راهشتی در کفت کو دزگهن آسایش عراق پر بون جه خرابکارن ین کو چندین سالان بو ده عراق ده گرتی بون. اوی دمی به القاعده دهاتن ناس کرن. لیگه شکر ناوی دست بکر هم دواره به حزبون آوان ده و هم به جمار آوان. وجبر بریار آواشتن جبو درخستنا هموش یانن خوش عراق امریکا ندوی آستی دا بو آماده به دست به آریکاری عراقیان بکه حتی بروانی جخو بکن و سازی و دزگن حکومتا خوب پاریزن و گل خوب پاریزن و یا جهمیه گرنگتر خوش وی گفا مزن بپاریزن و چند سال جمراویان حتی ام بکارین وگرین یاریه که ام بکارین آلیکاری عراقی ام بکین و وان گفان جناب ببین. امی فکرن وی کنفرانسی نتوین ایگرتی کو بری یا بری اوفیسا برهنگاربونا تیلوری ناتالیا گرمن جبو انجمنی آسایش داخفتو گوت کو راستا عرض فرهد جر کنترول داعش دا نمایا و چالاکین ویجی وبرینا لشرنا کوکین لولات روشلات کو دبن صدمي مان وبردوامية في كومالات روستي ام جه بدن جوتنين ويكار بدستانه توين قلتي ام فكرن جم ميفاني خا جبو ام باوريا يبسانه
Çalakiyên terorîstî bi giranî di çarçoveya pevçûnên hêyî de berdewam in. Wêneyekê jeopolitîk ya perçebûyî bo dewletên endam kêşeyên zêdetir ava kiriye û çareseriya nakokiyan dijwartir kiriye. Ku di nav de hebûna komên terorîst yên li gelek hereman tevdigerin, derketina heremên nû yên pevçûnê û zêdebûna tevlîheviyên di rewşên şerê çekdarî de jî hene. I think it's clear that terrorist groups از باور دکم گروپین تروریستین وکو داعش و القاعده باش دزانن چاوا درفت جشر و به هفچونان ببینن و جقازان جا خورا بکار بینن بو نمونه بر خوب بدن افغانستان لدو سالین بوری جدم کو طالبان و گریای سر دا سالات پشتی وکشان امریکا گروپا خراسان یا سر به داعش و چندی قازان جشر و ناکوکی و گرجین افغانستان ورگرتیه جبو آرمان جین خوینی به انجام دانا هیرشان نه هر ده افغانستان دا بلکو ده پاکستان هفت نور دا یان تو دکاری بری خوب دیا روشا آسایش لروش آوای افریقا کو گلک بشارزایی و زانابون قازانج جگرشین سیاسی و نه آرامی و نافخوی ورگرد جبروی راستی حکومت خوجی نه سرکفتن ده پاراستنا خلق خودا افرنگ شر و به هفچون آلاین سورن جه داعش و کمالین دین تروریست را او جا اکسیجینا پیویز ده دوان حتی آگر بردوامیا کریارین خوینی گر بکن بریکا ایرشین خوینی لسر مدنیین بگنه دوی هفبندیا جهانیا دیجی تیروری چه سر داری بکد دگل معلومات و خیزان داعش کود کامپین سوریا دا گرتینه This is a very, very difficult. اوه پرزگریکا گلک و گلک آلوزه و ترسا من اوه هشتا جهان باش آگهداری وی نبویه. چند سالن امریکا حوالبندین خویین روش آوایی و ولاتین سرداسری جهان هانده ده حتی کوان شروان داعش ده زندان سوریه ده و مالباتن وان ده کمپادا ورگرن. مروف به هجمارن وان ماتمای دمینه ام بحثا به صدان و به هزاران چکدار و اندام مالباتن وان دکین او نفشو برباب داهاتی داعشن دوید او زاروک د کمپین سوریه دا مازنده بن و گرناولاتن خوین اصل دوید خدمت جواکی جوان را ورن بردست کرن دوید او ورن پرورده کرن تو دف جوان بردی و د کمپاندان د دشته بهلی بهیویا کو او باش بن قد پرزگریک چاره سر ناکد براستی هشت ناوان د کمپادا به ساناهی پیدا کرنا دلیوا آفراندنا رادیکالیزمیه او خلافتا پاشا روژنه تو و چاندنا خلافتا داهاتی دوان کمپاندایه بر پسیارتی چاره سری یا بتنه یا ولاتایه کووان هولاتین خو وگرینن او این تاوان کرین ببن پیش دادگه او این کو قربانیان داعشنه بخن ناف برنامه جواکی حتی جسره یا رادیکالیزم ورن لادان. اجبروی که امگر که گرینگی دینا وی کنفرانسی نتوانی گرتی کو امزان نیتن وی کنفرانسی نتوانی گرتی کو دبیستو پنجی و مهه تباخی مبری چتروجان یک جو قربانیان داعش خانم کشنگالی بو فرید عباس خلف سلوک رخستیا فریده یا جهانی آخفتو داخواز آلیکارین برنگین جدا جه آلیکارین دراوی جواتا نفنه تویکر. هم گوی خوب دی. من دوید از داخوازا پشتگیریا زیدتر با قربانی و رزگاربویان بکم قربو کرن نه تنه داراینه بیک آنینا دادپروری زیده گرینگه هلبت نیتن دو کنفرانسا کی دینه تو نکری دا المهادو يعني جوینا قالك ما اظن بو او پیش نیاز دکن یک شوان پیش نیاز او آلیکاریا قربانیان جبونه هلانا داعشیان جبونه هلا کمالین تروریستی. Well, it's essential to help the victims. اوه پرزگریکا گلک و گلک آلوزه و ترسا من اوه هشتا جهان باش آگهداری وی نبویه. چند سالن امریکا حوالبندین خویین روش آوایی و ولاتن سرداسری جهان هانده ده حتی کوان شروان داعش ده زندان سوریه ده و مالباتن وان ده کمپادا ورگرن. مروف به هجمارن وان ماتمای دمینه ام بحثا به صدان و به هزاران چکدار و اندام مالباتن وان دکین او نفشو برباب داهاتی داعشن دوید او زاروک د کمپین سوریه دا مازنده بن و گرناولاتن خوین اصل دوید خدمت جواکی جوان را ورن بردست کرن دوید او ورن پرورده کرن
تو دف جوان بردی و د کمپاندان د دشته بهلی بهیویا کو او باش بن قد پرزگریک چاره سر ناکد. براستی هشت ناوان د کمپادا بساناهی پیدا کرنا دلیوا آفراندنا رادیکالیزمیه او خلافتا پاشا روژنه تو و چاندنا خلافتا داهاتی دوان کمپاندایه بر پسیارت یا چاره سری یا بتنه یا ولاتایه کووان هولاتین خو وگرینن او این تاوان کرین ببن پیش دادگه او این کو قربانیان داعش نبخ ناو برنامه جواکی حتی جسر یا رادیکالیزم ورن لادان بصير عمنا داوي لسر بحث التيروريا لأمريكا ومسألة كامبينا هالبجاتنان ين بارتيا كوماري بري چندرو جابون وبقشتي لأمريكا چما عم بحث شر التيروريا نابي سنير لأمريكا دمي كامبينا هالبجاتنان ده راست گله گرنگ آریکاریا قربانیان ایرشن داعش ورن کرن قربانیان تاوان و جینوسایدا کو داعش لدجی گلک مدنیان بگنه کری دما تو چیروکن غمگین ین درد و مینتن وان کسان دجیر حکم داعش داده پیسی و دما کو داعش عراق و سوریه دایه برخوبوی صدم کشتن و ویرانیه دما تو وان چیروکان دبیسی دلیتا پر بغند به پشتیوان همو سالان هشتا مالبات قربانیان بهیویا عدالتینه هشتا او بهیویا داوی هاتنا درد و ایشن خونه دوی امر لهر رنگ که تاوان و ظلم و زورداری لپاشاروژ بگرین دوی او ارکه یکم به دوی ام پشراز بکین کو تاوانبارین وان ایش و آزارم به جزا رزگار نابن یان جارکادی قربانی بکونا آستان گندی و جه ایش و دردان بنالن دوی ام چاوه خو بدین وان کسان کو ظلم و زورداری به سریوان هاتی افجا چه به دادگه کرنا تاوانبارن لدادگه نشتیمانی یان لدادگه هندی یان جی بریا بردست کرنا و پیدا کرنا خدمت جواکی کو آلیکاریا درمان کرنا برین وان بکه پیدوی جواکا نفنتوی امریکا و حوالبنده و پشراز بن جاودریا هجی وان قربانیان بردست به. Thank you so much, Nathan. Thank you very much. نايثن سيلز شارزاي سازي أطلنطيكان صل لفر لواشنطن وأفسري بري وباليوزي حكمة أمريكي بوري خاري هولين دجا تيروري وبيجفانيري تايبتي هف بيمانيا جناب برنا داعشي بول وزارة الدرفا يا أمريكي أم قالك سباسيا بدكين بشتي فينا بري أمي فاقرن جاموا ومجارا بشي دوام كاتشاوا یا چاوی واشتن هلبت کو تایبتا به دبیتا بر بجیرین کماری جبو دست نشان کرنا کاندیده کی جبو هلبجاترین سروکاتیه. جاری کتر بخیر هاتنەوە چاوی واشنطن یەکەم مشتومڕی ڕوبەڕووی هەشت لە بربژێرە کۆماریەکان بۆ کاندیدی سەرەکی حزبی کۆماری بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ساڵی 2024 لە شاری ملواکی ویلایەتی ویسکانسن بەڕێوەچوو. هەموو کاندیدە کۆماریەکان بێجگە لە دانالد ترامپ لەسەر سەکۆی دبیتەکە ئامادە بوون و مشتومڕیان لەسەر چەندین پرسی سەرەکی نێوخۆیی و درەوەییان کرد و بیرروڕای جیاوازەکانی خۆیان لەسەر ئەو بابەتانە کە بەلای دەنگدرانی کۆماریەوە گرنگن خستە ڕوو. ئەمە بابەتی بەشی دووەمی بەرنامەی چاوی واشنتنە و لەم بەشەدا میوانداری بەرز کامەران کوردی دەکەین کە چالاکوانێکی کوردی ئەمریکیە لە دانیشتووی شاری ناشفر لە ویلایەتی تەنووسی دەکەین. زۆر سوپاس کا کامەران بۆ بەشداری جەنابەت لەگەڵمان لەم بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوەش. ڕێگامان پێ بدا بچینە راپۆرتێک لەسەر ئەم دبیتە و دەگەڕێنەوە لای تۆ. جارە کۆماریەکان لەم خوێ هەڵبژاردننی کاندیدی سەرۆکایەتیدا مشتومڕێکی دوو کاژمێری لە نێوان پاڵێوراوەکاندا ڕووبدات بەبێ ئامادەبوونی سەرۆکی پێشوو دانالد ترامپ کاوە یەک لە بەڕێوەبەرانی دیبێتەکە وتی ئەو فیلەی کە لە هۆڵەکەدا نییە وەک ئاماژەیەک بە دانالد ترامپ کە یەکێکە لە پاڵێوراوەکانی کۆماریەکان بۆ بوون بە کاندیدی سەرۆکی حیزبەکە لە ڕاوەرگرتنە گشتەکانیشدا لە پێشهەمیانەوەیە. هەندێک لە پاڵێوراوەکان وەک جێگیری سەرۆکی پێشووی ترامپ مایک پێنس یاخود فەرمانڕەوای پێشووی ویلایەتی نیوجرسی پێیان وایە کە ترامپ شیاو نییە بۆ خۆ کاندیدکردنەوە بە هۆکاری ئەوەی وەک ئەوان دێڵێن کە ڕێزی لە دەستور نەگرتووە جگەلەوەش ڕوبەڕووی زیاتر لە 90 تۆمەتی تاوانکاری بووەتەوە. هەروەها نیکی هەیلی فەرمانڕەوای پێشووی ویلایەتی کارۆلینای باشوور ڕایگەیاند کە ترامپ سیاسێکی زۆر ناپەسەندە لە ئەمریکادا بەو شێوەیەش ناتوانین هەڵبژاردننی گشتی بینەوە. بەڵام ڤیڤیک ڕاماسوامی کە سیاسێکی تازە پێگەشتووە لە ڕاپرسیەکاندا تا دێ زیاتر بەرەو پێشەوە ئەچێت
پشتیوانی لە ترام کرد و پێی وایە باشترین سەرۆکی سەدەی 21ەکە. هەروەها ڕاماسوامی لە پرسی پشتیوانی ئەمریکا بۆ ئۆکرانیا ڕایەکی جیاوازتری هەیە و پێی وایە چین هەڕەشەیەکی گەورەترە بۆ سەر ئەمریکا لە چاو رووسیادا. لە بەرامبەردا چەندین کاندیدی هاوتای نیکی هەیلی کە باڵێزی پێشووی ئەمریکاش بۆ لە نەتەوەی گرتوەکان پشتگیری تون بۆ ئۆکرانیا دەردەبڕێ لە هەمبەر بەرگریکردن لە خۆی لە بەرامبەر رووسیادا. لە پاش دیبەیتەکە پێنج بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان نەدەبوو کەس سەری بسوڕمێت لە دەرکەوتنی بەهێزی ئەو لە دیبەیتەکەدا. من دیارترین بەرگریکارانی بەها کۆنە پارێزیەکان بووم لە ئیدارەکەی ترامپدا. دەزانم کە چۆن شەڕ دەکەم. خۆشحاڵیشم کە لەم شەوەدا ئەو شەڕکردنم پێشکەش کرد. لە بەرامبەردا ڕاماسوامی کە ڕکابەری پێنج بوو لە دیبەیتەکەدا وتوێتی چێژم بینیوە لەو قسانەی کە پێنج جێگری سەرۆکی پێشوو پێی وتووە. مایک پێنس بە جیاوازی ئەزمون ڕوبەڕوون بوویەوە. پێم وایە ئەمە زۆر باشە چونکە بڕواشم وایە کە خەڵکی ئەم وڵاتە بەلایەنەوە گرنگ نییە گەڕانەوە بۆ کەسانێک کە هەندێک دروشمیان لەبەر کردووە ئەوانەی هی ساڵەکانی هەشتاکانە. کۆماریەکان مانجی داهاتوو لە کالیفۆرنیا دیبەیتێکی تر لە نێوان پاڵێوراوەکان بەڕێوە دەبن بەڵام یەکێ لە کاندیدەکان دەگەڕێتەوە بۆ سەر هەمان سەکۆی هەمان شوێنی ویسکانسس لە مانجی حوتی ساڵی ئایندەدا بۆ بەدەستهێنانی دەنگی حیزبەکەی کە بێتە پاڵێراوی سەرەکی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ستیڤن هێرمان لە واشنگتنەوە. ئایا کام لەم هەشت بربژێرە کۆماریەکان بۆ کاندیدی سەرەکی حزبەکەیان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکاتی 2024 سەرکەوتوو بوو لە بەدیهێنانی ئامانجی دبەیتەکە کە ڕاکێشانی متمانەی دەنگدەرە. ئایا بۆ سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ کە بە پێی ڕاوەرگرتنەکان لە پێشەنگی کۆماریەکاندایە بۆ بوون بە کاندیدی سەرۆکایەتی یان کۆماریەکان لە دبەیتەکەدا بەشداری نەکرد. بۆ وەڵامدانەوەی ئەم چەند پرسیارە وەکو گوتمان چاوی واشنگتن میوانداری بەرێز کامەران کوردی چالاکوانی کوردی ئەمریکی دانیشتووی شاری ناشفڵ لە ویلایەتی تێنسی دەکاتن. دووبارە زۆر سوپاس کا کامەران بۆ بەشداری جەنابەت. پرسیارێکەکەم شیم ئەوەیە بۆ ترامپ ئامادە نەبوو لە دبێتەکەدا بەشدار بێتن؟ زۆر سپاس بۆ دەرفەتە بەپێی لێدوانەکانی خۆی بێ کە لە هەمان کاتا ڕۆژی چوارشەممە کاتێکە دیبەیتی فاکس نیوز و تەلەڤیزیۆنی فاکس نیوز وەکو خۆتان باستان کرد ئەو لە هەمان کاتا لەگەڵ تەکە کارلسن کە یەکێک لە دیاریترین ڕۆژنامەوانەکانی فاکس نیوز بوو و دیارە هەمووشمان نەزانی دوایی دەرکرا لەلایەن فاکسەوە لە ئێکس یعنی کە بڵین تویتەری پێشوە لەوێ ئەو چاوپێکەوتنەکەیان ڕاستەوخۆ بڵاو کردەوە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە فاکس نیوز واژووی پێ ئیمزا کردبوون ئەو واژووی کە ئەبێت دان بە چۆنەڵی ڕازی بوون بەوەی هەچ کەسێ ببێتە ڕکابەری سەرەکی دانی پیابنێت و هۆکارێکی تریشی بۆ ئەوە گەڕانەوە ترامپ خۆی تۆزێک هەندێک ئەتوانین بڵین زۆریش دژایەتی لەگەڵ میدیا هەیە بە تابەتی فاکس نیوزی بە نەیاری خۆی زانی لە بەرەی خۆی داینانێت و هۆکارێکی تریش من بۆ ئەوە گەڕێنمەوە ئێمە ئەگەر بیرمان بێ لە ساڵی 1960 کە یەکەم دیبەیتی تەلەڤیزیۆنی سیاسی ڕوئەیە لە بینی نیکسن و کەنەدی ئەتوانین بڵین بە تەوەقعی خۆم بە پێشبینی خۆم لەم سەردەمە سەردەمی چۆنەڵی کۆتایی هاتنی تەلەڤیزیۆن ئەبینین بە هاتنی سوشەل میدیا وەکو ئەو ئەگەر بەژمارەکانیش ئەو تێڕوانینەی منەکات کە مشتومڕ و دبەیتەکان دەرفەتێکە بۆ بەربژارەکان کە خۆیان وەکو باشترین کاندید دیار بکەن کە بە خەڵکە بە دەنگدەر بڵین کە من خۆم هەر کەسێکە هەڵبەتە لەوانە بڵێ من خۆم باشترین کەسم ببم بە سەرۆکتان کەچی یەکێکیان دوان نەبن لەو مشتومڕەدا لەو دبێتەکەدا نەیانتوانی ڕەخنا لە ترامپ بگرنیان دژی ترامپ ڕاوەستن یانش خۆیان وەکو بەدیلی ترامپ بێنە پێشەوە بۆ ڕاستەوە ئەوە بۆ خۆی یەکێکە لەو ڕەخنانی کاتوانی ناوانە خۆیان هەڵبژاردۆ بۆ ڕکابەر بەڵام لەسەر ستەیجەکە توانای ئاسانتنی ڕخنیان لە ترامپ نییە هەڵبەتە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە ترامپ کەسێکی هەتا ئێستاش لە ناو کۆماریەکانە کەسێکی بەناوبانگ تشگیرێکی زۆری لێکرێ وەکو داتاکان و ژمارەکان پێمان ئەڵێەوە ئەو بیسەی کە ترامپ هەیەی گرفتەکە لێرێ بە تێگەیشتنی من بیسێکی زۆر لۆیەڵن یعنی چۆنەڵی بەوەفان سەرڕای هەموو ئەو کێشانی کە بۆی دروست کراوە هەموو ئۆتۆمەتانەشی ڕوبەڕووی بۆ تۆ یەکەم سەرۆکە لە مێژووی ئەمریکا دووجار ئیمپیچەکرێ زۆرترین لێکۆڵینەوەی لەبارە کراوە یەک تۆمەتی خراوەتە بار 4 جار لە دادگای ینی هیچ سەرۆکی شیوا لە مێژووی ئەمریکا نەمان بینەوە لەگەڵەوەشە ئەم کەسە لایەنگرەکانی ناگۆڕێت ئەوەی ڕاستی بێت من هەر بۆەوەی جەرمۆلەبەری ترامپ ڕیکۆردێکی باشی هەیە 4 ساڵ توانیوێتی بڵین لە ئەنجامی سەرۆکایەتی و لایەنگری زۆر باشی هەیە لە ناو کۆماریەکانەوە ئەوانیش بەربژێری کۆماریەکانن چۆن نەتوانن دژی ئەو لایەنگرانی خۆیان بۆستنەوە بەڵام لە هەمان کاتیشا دوو کەسیان کریس کریستی و ئاسا هاچسن کە بڵین پارێزگاری ئەرکانتایە
دەستیان هەڵ نەبڕی کریستی وتی من پەنجەم بەرز کرد و تۆ دوانیان نەتوانین بڵین دژی ترامپ وەستانەوە هەیلی نیکیش کە خۆی سەفیری ئەمریکا بوو لە نەتەوە یەکگرتووەکان و نوێنەری ترامپ بوو لە نەتەوە یەکگرتووەکان هەر ئەویش بە هەماشەوە قسەی زۆرتون لەسەر ترامپەکە ئەڵێ ترامپ کەسێکی ئاژاوەگێڕا کەسێکە شایستەی سەرۆکایەتی نییە ئێمە ناتوانین بیکەینەوە بە کاندیدی خۆمان ئەویش توندا بەرامبەر بە ترامپ ینی بەو شێوەیە نییە کە بڵین کەسیان توانای ڕەخنەگرتنیان نەبوو چونکە لە پشتەوە لە شوێنی تر ڕەخنەی توندیان لێ ئەگرن لەوە ئەچێ هۆکارێکیشی بۆ ئەوە بێمازانین جەماوەرێکی زۆر کە لەو ژوورە هەیە بە چەپڵە لێدان بێ یا بە فیکە بێ یا هاهوو بێ دەتوانێت چۆنەڵی بەرامبەریان بۆستێتەوە. بەڵێ کاکامران ینی بە شێوەیەکی تریان لایەنێکی تری ئەم بابەتە یانی ئەم پرسیارە بەتایبەتیش پرسیار لەسەر لە کاندیدەکان کرا کە ئایا پشتگیری لە ترامپ دەکەن وەک کاندیدی پارتەکەیان پارتی کوماری ئەگەر لە یەکێک لەو دۆسێ تاوانکاریەکانی کە ڕوبەڕووی دەبێتەوە سزا بدرێت یان زیندانی بکرێت 6 لەوانە بە دوودڵی وەڵامیان ئەرێنی بوو پشتیوانی لێ دەکەن بەڵێ من حەزەکەم گوێ لە بۆچوونی جەنابت بگرم لەسەر ئەم بابەتە و پرسیارەکەشم هەر ئەمەیە چۆن سیاسەتمەدارێک پشتیوانی لە کەسێکی تاوانبار بکاتن بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی ئەمریکا ئەمە شتێکی سیر نییە بەلای جەنابت گرفتەکە لە تێگەیشتنی ئەو دوو لایەنە هەیە مازانین کۆماریەکان و دیموکرات ئەمڕۆ لە کۆمەڵگای ئەمریکیە دابەشبوونێکی زۆر پۆڵ بەدیەکرێت تەنها بۆ من ترامپی ناگەڕێنەوە بەڵکو لە هاتنی سەرۆک ئۆباماوە ئەو دابەشبوونە زۆر بە جددی بینراوە ئەمەش بۆ خۆی دەرەنجامە نەک ئەوەی بۆکار بووێت وە گرفتەکە ئەوەیە کۆماریەکان ئەمە پێڵێن ویچ هەنت بۆ تەزانی ئەیبیستی ئەڵێ ئەمە بۆ نمونە ڕکابەرەکەمان جۆ بایدن دەستگاکانی فیدراڵی بە تایبەتی لە ڕووی یاسایی بەکارەهێنرێت بۆ ئەوەی شوێن ڕکابەرەکەی بکەوێت حتا ئەی شوبهێنن بە رووسیا حتا ترامپ لە زۆربەی قسەکان ئەڵێ ئەمریکا بۆتە وڵاتێکی جیهانی سێ کە بۆ نمونە لە ڕێگەی یاساییەوە تۆمەت بۆ ڕکابەرەکانیان ڕکابەری بڵین سیاسی تۆمەتبار ئەکرێت و ڕێگریان لێەکەن بۆی نەتوانن لە هەڵبژاردنەکانان ڕووبەریان بنەوە کەواتە لێرە تەنها تۆمەت نییە بەڵکو تێگەیشتێکی جیاواسە ڕامەسوانی عەسڵەن کە یەکێکە لەو کەسانە ئەڵێ ئەمانە هەمووی تۆمەتە ئەو خۆی دژی یەکێک لە بڕگەکانی ئەوەیە FBI ئەگەر سەرکەوێت بە سەرۆکایەتی دەستگای فیدراڵی FBI داخات هەروەها IRS داخات ینی ئەو کوڕە زۆر تریش ئەڕوەوەک لەوەی کە ترامپ ڕۆیشتووە لەبەرەوەی ئەوان دەستگایانە بە شێوەیەک لە شێوەکان ئەڵێن بۆتە ئامێرێکی سیاسی بۆ ئەوەی ڕکابەرە سیاسەکانی خۆیان بە پێی یاسا چۆنەڵی کۆتوبندیان کەن و ڕێگریان بۆ بکەن و وێنەیەکیشیان بشێوێنن و ترامپ بۆ زانیاریشت کاک دەخیل بە پێی راپۆرتێکی واشنگتن پۆستە یەکێکە لەو سەرۆکانەی لە 90 بۆ 5 میدیا بە زۆر نێگەتیڤی لەسەر ترامپ دواون لە ماوەی سەرۆکایەتی ترامپدا بێگومان دەبینین ئێمە لە میدیاکانە ئەو ڕاستیە بەڵام نازام ڕێژەکە بە تایبەتی ینی چەندە بە دروستی بەڵام کاکەمران تۆ حەزت کرد باسی یەکێک لە کاندیدەکان فێڤێک ڕاماسوامی بکەیت کە خۆمان دەزانین کاردارێکی خەڵکی ئۆهایۆیە لەو دبیتەدا چەندین جار وەکو چۆن هێرشی کردوتە سەر کاندیدەکانی دیکە بە شێوەیەک لە شێوەکان سەر سیاستەکان دەرەوە لەسەر زۆر شتە و هەمان ستایلی ترامپ هەیە وەکو خۆش باس کرد لە سەرەتای بەرنامەکەدا و چۆن کەپیەکی ترامپە کاتێکە لە 2016 دەرچوو وەکو کاندید تا چەندێک ئەم کاردارە گەنجە دەرفەتی ئەوەی هەیە بگاتە سەر سەکۆی دبیتەکانی داهاتوو بۆ ئەوەندەی کە من سەیری یەکەم و تێگەیشتنیشم بۆی هەیە بەڕاستی زیاترە و تێگەیشتنەی من خوێندنەوەیە کە بۆ حیزبی کۆماریەکان کە لە ساڵی 1856 کە ئەبراهام لینکن دای ئەمەزرێنێ حیزبێکە تایبەتمەندێتێکی زۆر عەجیب و سەیری هەیە هەڵبەتە بۆ من عەجیب نییە لەبەرەوەی زانستی سیاسی کە ئێمە ئەیخەین لەبەرەوەی زیاتر ئەوان بابەتێکی گرنگی یا پایەیەکی گرنگیان بریتە لە ئازادی و هەروەها هەڵی یەکسان بڕەخسێنن بە درێژایی مێژوو کۆماریەکان کە هەمیشە تۆمەتبار کراون بەوەی حیزبێکی ڕەگەزپەرستن بە تایبەتی ئەگەر جۆر بۆش بە نمونە بێنینەوە ئیداریەکەی زۆرترین خەڵکی کەمە نەتەوایەتیەکان هەرچەنە من هەچ وەکو هاوڵاتی شێمەریشی قەت ناتوانم بە کەسێکی تر بڵێم کەمە نەتەوایەتی کە بەکاری هێنن ماینۆریتی لەبەرەوەی هەمومان هاوڵاتین و هەمومان مافمان هەیە بەرپرسیارەتیشمان هەیە بەڵام ئەگەر سەیری کۆماریەکان بکەیت یەکێک لەو تایبەتمەندیانەی هەیەی بۆ نمونە حیزبی کۆماری لە تەکساس کە ئەدۆزرێتەوە 56 کۆیلە کە ئەو کاتە پیانەوە کۆیلە بەداخەوە ئەفریقان ئەمریکەکان دۆزیویانەتەوە ئەم تایبەتمەندیەتی ئەبینین کە توانای ئەوەی کە پێڵن دروستکردنی سەرکردەی جیاوازیان هەیە ترامپ یەکێک بوو لەو سەرکردانەی زۆرترین دەنگی کەمینەکان بردۆتەوە کە بۆ نمونە ئیسپانیەکانە لەگەڵ پێڵێن ئیسپانیەکان لاتینەکان و ڕەشپێستەکانە بە تێڕوانینی خۆم لەبەروی وێنە زۆر گرنگە لە میدیایە ئەو کوڕە ڕامەسوامی
توانایەکی زۆر باشی قسەکردنی هەیە و دژی ئیستابلیشمنتە ئەوەی کە لە واشنگتن ئەیڵێن و هەروەها چۆنەڵی خەڵکەڵێ کۆپیەکی ئۆبامای دیموکراتەکانە لە ناو کۆماریەکانە و هەروەها خەڵکێکی تریش هەندێکی تر تێڕوانینەکانیان ئەوەیە وەکو ترامپ وایە بە دیلێکی کۆپی ترامپە لە کاتێکە سەرەتای دەرچوونی بوو لە 2016 ئەکا کامەران بابینە سەر بابەتی سیاستەکانی دەرەوە چەندێک لە بربژێرەکان وەکو مایک پەنس جێگری سەرۆکی پێشوو نیکی هێڵی نوێنەری پێشووی ئەمریکا لە نەتەوەی گرتووەکان کریستی فەرمانڕەوای پێشووی ویلایەتی نیوجەرسی کە شارەزاییان هەیە لە بواری سیاستەکانی دەرەوە کەچی زۆربەی ئەوانی دیکە بە قسەی خۆیان شارەزایی پێویستیان نییە لەو بوارەدا لە سیاستەکانی دەرەوەدا تۆ هەست نەکرد لە دوبەیتەکەدا لایەنی لاوازی مشتومڕەکە بوو لە بابەتی دەرەوە زیاتر بەڕاستی یۆکرانیا و چاینەمان بیست تەنها ئەرەوانە بوو بەڵێ بۆیە باسی بەداخۆمەدەوەری خۆمان لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتین هیچ شتێکمان لە دیدی عێراق و ناوچەیەوە نەبینی بەڵام دیاریشە لە ناو بەهۆی هەواڵەکان و بەهۆی ئەوەی سیاسەتی دەرەوە ئەمڕۆ شەڕێک یەقەی بڵین رووسیا و یوکرانیای گرتووەوە بابەتی زۆربەی میدیاکانە و سیاسەتیش بەشێکی ڕنگدانەوەی کە لە ناو میدیا و کۆمەلگایەکی ڕۆیە و هەروەها سینیش کاریگەریی زۆری هەیە بە تایبەتی مەترسی تایوان ئەگەر سین هێرش بکاتە سەر تایوان بۆ شەوەی رووسیا کردوێتە یوکراین تەڵان دیدەکان جیاواز بوون هەر لێرەشا ڕامەسوای دیدێکی جیاوازی هەبوو بەڵام مایک پێنس و زۆربەی ئەوانی تر لەگەڵ ئەوەیە بوون کە بۆ نمونە پرسیار کرا ئایا ئێوە لەگەڵەوەن پشگیری هاوکاری یۆکراین بکرێت زۆربیان بەبێ سلیمینەوە وتیان بەڵێ لەبەرەوەی مایک پێنس پاساوی ئەوە بوو من نامێ ڕۆڵەکانی ئەمریکی بنێرم بۆ جەنگێک بۆ نمونە لە دەرەوەی وڵات بێ بەڵکو لە ڕێگەی یوکرانیاەوە ئێمە ئەو جەنگەکەینەوە ڕوبەڕووی رووسیا بین لەویان ڕامەسوای جوان جوابیە وتی منیش نامەوێت بۆ نمونە ئێمە هاوکاریەکانمان یا سوپاکانمان بەرگری لە بۆردەر لە سنووری و دەوڵەتێک و شوێنێکی تر بکە لە کاتێکا سنوورەکانی خۆمان پارێزراون نیە لەوێشا خەڵکی زۆر بەڕاستی چەپ لە ڕێزانیان بوو مەبەستی پەنابەران بوو مەبەستی چی بوو کاکەمەرەن ئەوەی کە سنوورەکانی ئەمریکا پارێزراو نەبن بەڵێ ئەگەر سیر بکەین لە سەردەمی هاتنی بایدنەوە بۆ نمونە مانگی دوی ئەم ساڵ 200,000 کەس پەڕیوەتەوە لە سنوورەکانەوە هەموو کەسێک ئەزانێت بۆ نمونە سنوورەکانی لای مەکسیک بە تایبەتی لەو شوێنە لە تەکساس و زۆربەی ویلایەتانەی کە سنووریان بێوەیە خەڵکێکی زۆر هاتوونەتە ژوورەوە هەڵبەتە ترامپ شتەکە زیاتر گەورە ئەکاڵ ئێمە خەڵکی تیرۆریستی تایە هەر بۆ نمونە من خۆم لەم شارەی کە ئەجیم خەڵکێکی زۆری بۆ نمونە کوردی باکوور هاتوونەتە ئێرە خەڵکێکی زۆر من وەکو کەسێکی پەنابەر لەگەڵەوە هەمیشە خەڵکی پەنابەر بێتە ئەمریکا لەبەروی ئەمریکا وڵاتێک کە بەڕاستی لەسەر ڕۆحیەتی یا سروشتی پەنابەری دروستوە بەڵام تەنها جیاوازیەکە ئەوەیە تۆ ناتوانانی بە یاساشکێنی بیتەوە چونکە ئێرە وڵات یاسا گرنگە هەمووشمان لە بەردەم یاسای یەکسانی گرنگەوە تۆ بە ڕێگایشی یاسایی بێ لە جیاتیوی بە ڕێگایشی نایاسایی بیتە ژوورەوە تەنها کۆماریەکان تێبینیان لەسەر کە بۆ نمونە ئەبێت ئێمە کانمان پارێزراو بێت و تەنها پەنابەریش نییە کاک دەخیل لە بەرەوەی مادەی هۆشبەریش خۆتەزانی لەوێەوە بۆ نمونە ئەوەی ترک لۆردەکان کاریگەریکی زۆر خراپیان هەیە مادەی هۆشبەر نەوە ناو ئەمریکا ینی بابەتەکە تەنها پەنابەر نییە بکاکەمەرە بابینە بابەتی ناوخۆی هەڵبەت ئێمە خۆمان دەزانین ئابووری لە هەموو هەڵبژاندنەکاندا بابەتی یەکەمە بەڕای تۆ چ بابەتێکی دیکە پەنابەری نایاسایی وەکو گوتمان بیمەی تەندروستی پەروەەردە لە باربردننی مناڵ کنترۆلی چەک ئەبێ بە بابەتی بڕیاردە لە هەڵبژاندنەکانی 2024 کە کۆماریەکان بتوانن بە قازانجی خۆیان یەکلایی بکەنەوە لە بابەتی ناوخۆی وەکو بەڕێزی ئاماژەت پێیا زۆربەی دەنگدەران بۆ نمونە لایەنی ئابووری لە برێمە وڵاتێکی سەرمایه‌دارین و ئابووری بەریارەکە بێجگەلەوە بابەتی دیکە کە بتوانێت بڕیار دەربێ بابەتی تر لەوانە بۆ نمونە بۆ کۆماریەکان ئەگەر لە دیدی کۆماریەکان و دیموکراتەکانیش بە خێرایی باسەکەم کۆماریەکانەوەی کە پێڵێن کریتیکل تیۆری ئەوەی کە لە قوتابخانەکانە شتێکە گوزەرێ ئەڵێن بۆ نمونە چەپەکان کۆنتترۆلی قوتابخانەکان و منهەجی خوێندنیان کردووە لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە ئەمریکا بە وڵاتێکی ڕەگەزپەرز ناوازە ئەکەند و هەندێ بابەتی تریش هەیە بابەتی بڵێنەوەی کە بڵین هاوڕەگەزخوازەکان و ترانسجێندەر ئەمانە بابەتێکن ئەچنە بابەتی هەم سۆشیالەوە کۆمەڵایەتیەوە هەم بابەتی ڕیلیجیشەوە ئاینیشەوە وەکو گوتم کاتێکم زۆر کورتە کاکەمران حەزەکەم بچمە بابەتی دیکە ئەویش بە کورتی باسی ئەوە بکەین بەکارهێنانی وێنەی دانالد ترامپ هی کە پێدەڕێن وێنەی تاوانبارکردنەکەی کە چۆن لەسەر تیشێرت و کڵاو چاپ کراوە بۆ
پارە کۆکردنەوە بەکارهێنراوە کە زۆرێک بەگاڵتەیان وەرگرت بوو. تۆ چۆن ئەم بابەتە دەبینی چونکە راپۆرتێکم هەیە دوای قسەکان جەنابەت دەچینە ئەو راپۆرتە لەم بارەوە. من وای بینم بەڕاستی زۆرجار لە سیاسەتا مسکالکولیشن هەیە ئەوەی کە هەڵەی ژمێریاری هەیە تۆ زۆرجار کارێکەکەی بۆ نمونەوە هەستەکەی کاردانەوەکەی بەدەستکەوت بۆ تۆ حسابە بێ بەڵام بە پێچەوانەوە لەلایەن بە تایبەتی لەم حاڵەتەی مەقشاتەکەی ترامپ لایەنگرەکانی لەوانەیە بە گەورەترین شانازی بزانن چونکە ئەڵێنەوە ئەو کەسەیە کە شەڕ بۆ ئێماکات چونکە ترامپ لە زۆربەی وتارەکان یا زیرەکانە ئەڵێن ئەوان نان بۆ من بەڵکو بۆ ئێوەیەن من لە بری ئێوە شەڕەکەم و من لە بری ئێوە دادگاییەکرێن بۆیە لەلایەن ئەوانەوە لە جیاتیوی شەرمەزاری بێت وە کۆڵێن سەلبریشنە بۆ نمونەوان شانازی پێوەکەن بەڵام لەلایەن ڕکەبەرەکانیەوە بە هەمان شێوە شتێکە بۆ نموناڵێنەهاوە ئەخیرەن ئێمە سجمان کرد و کردمانە زیندانە و شەرمەزارمان کرد یعنی بەو شێوەیە پێوترە پرسەپشن ئەوەیە کە لە مشکی ئەو کەسانەیە چۆن لێکدانەوەی بۆ کرێ شێوایەزێکە لە شیکاری بەڕای منیش بەڕاتی من لەوانەیە لە مەسلحەتی ترامپا بشکێتەوە ئەو وێنەی ئیمپیچەکانە نەیانتوانی ترامپ بێدەنکەن لە 4 ترایڵە نەیانتوانی زیندانی بکەن بە هەمان شێوە هەستەکەمە هەنگاوانەش هەر بەپیار بەردەوام من لە دیدارەکان ئەو ترامپ دیاردەیەک پڕ زەحمەدە بتوانین بە ئاسانی نەجاتمان پێلەی بێگومان لە قازانجی ئەو بوو چونکە تا ئێستا دەوترێکە زیاتر لە 7 ملیۆن دلار کۆکراوەتەوە لە فرۆشتنی ئەو وێنەیە. سپاس کامەران کوردی چالاکوانی کوردی ئەمریکی دانیشتووە و شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی زۆر سپاسی جەناب دەکەم. بەڵێ ڕاستە وێنەیە تاوانبارکردنی سەرۆکی بەرێ دۆناڵد ترامپ یەک و لە 15 مەها وی خۆڕادەستی گرتیگەها دەڤەرە ڤۆڵتنیا ویلایەتە جۆرجیا کری هاتی کشاندن ji alî kampêna wî ve ji bo komkirina dravî hat bikarînan û li gora hinek jêderan di 5 rojên yekê de ji çapkirina wêneyî wî li ser tîşert û kulavan kampêna Trump şiya pêtir ji 7 milyon dolaran bide serhev. Ji bilî wê jî firoştgeheka Kaliforniya jî ew tîşert û kulavên wêneyên Trump li ser hatîn çapkirin li tanişt yên xelkên diyên navdar jî danîne. Me ji wir afrabort heye. Ev firûjgeha UQ ye li taxa Los Feliz bajarê Los Angelesê. Xudanên wê wêneyên serokê berê Donald Trump yê tawanbarkirinê ku li girtîgeha navçeya Fulton hatî kişandin li ser tîşertan çap kiriye û difirûşin. Wan dest bi çapkirina wêneya Trump kir bi 24 demijmêran piştî hatî girtin. Ez bawer dikim ev bazareke pir klasîk e li vî welatî. Ez bawer nakim Trump bixwe ji vê yekê aciz be. Ji ber got ew Trump e, ew her tiştî difiroşe. Wê çima ne tîşirtek be? Wêne ji aliyê dadgeha navçeya Fulton ve li ser dezgehê ragihandinê hate belavkirin. Wêneyên tawanbarkirinekê ku ji hêla dadgehên federaliyên Amerîka ve têne kişandin û digehne destê her kesekê. دقیقەیە wêne daketî min zanîbû ku çapxaneyên wêneyên ser tîşêrtan dê jêra dîn bibin ji ber ku ew mîna pêkenîna ye. Wêneyên tawanbarkirinê yên Trump û alîkarê wî Rudy Giuliani niha li ser tîşertan li dukanan hela wîstîne birex wêneyên heman şêweyên navdarên wekû stranbêj Mina Prince û David Bowie û Jim Fonda ya ekter. Firûjgeha UQ Peter Morka liberalizmê pêve diyar e lê tîşertên ku wêneyên Trump li ser baş lê nahêne firûtin. Rengê niha ji ber ku wêneya tawanbarkirinê ye çîrokek cuda be. Ew weke taqîkirineka saykolojî ye. Niha pisyar ew e xelkê divê tîşertên wêneyên Trump û Giuliani li ser li xwe bikin? Ez ê li xwe kim erê ev pêkemîn e. Mîna tevahiya sînaryoya siyasetê li Amerîka di vê qonaxê de komêdî ye. Ew balkêş e. Her bangeşeyek bi her şêweyî reklameke baş e. Ji ber vê yekê ez naxwazim beşdarî bangeşeyê ji vî kesî re bikim. Ez ji wî kesî hez nakim. Ez bawer dikim ku ew nûneretiya gelek tiştên xirab di çanda mirovan de dike. Wasa diyare kampêna serokê berê Donald Trump vî wêneyê tawanbarkirinê li ser tîşert û kumên serî bikartîne ji bo komkirina pereyan ji bo têçûna hewlên helbijardina. Bitinê li roja îniya borî li wilayeta Georgia jî bitinê ew tîşert bi zêtirî ji 4 milyon dolaran
هات فروتن پرانی هلبت لسر اونلاین بون کو کمپینا هلبجاتنا ترامپ بخوا لسر دانی بو بێگومان نه هەر کەسێک و ئەو تیشێت کڕی دخوازە پرۆپاگەندەی ji ترامپ ڕابکە بەلکو هەنە ji بۆ حەنەک و تەنازەیان وان تیشێتان لەبەرخوا بکەن. ئەڤە ئەمریکایە و ڕۆژانە ئەم تشتین سەیر و سەمەرە دبینن. هەتا بەرنامابەیە چاوی واشنتن دەخیلی شەمۆ هیڤیا دەمن خۆش ژوەڕە دکە و چاوی خودی لوە بە.